مشکلەکەی هاوبەشی تێک نەگەیشتنە من بۆم باس کردی کە ئێمە خەڵکی دیموکرات نین ینی نازانین دیموکراتێتی ڕاستەقینە ینی هەموو حکومەتانەی کە پێک هاتوون لە 92 هەتا ئێستا حکومەتی ئێتلافی بووە یعنی چەند لایەنێک بەشداری حکومەتەکەیان کردووە و حتمەن شعارات و بۆچوونی ئەبوو هەموو لایەنەکان تیا بەشدار بێ بەڵام ئەوەی کە لەسەرەوە بوو ئەوەی کە دەسەڵاتدار بووە محاولەی کردووە بڕیارەکانی خۆی ئین ببێ تۆ گەنجترن ئەگەر بگەیتەوە بۆ تاریخی بابرین معاصری پارتی ینی کۆننا بابرین لە شەستەکانەوە لە شۆڕشی ئەیلول هەڵگیرساوە هەتا ئەمڕۆ ملاحەزە بکە دائیمەن ئەوانەی کە دەسەڵاتی یەکەم بوون حیزبەکان بەکارهێناوە بۆ مەسەلە شەخسیەکە مەسەلە خۆیەکە جا ئێستا ئەو بابەتە لە حیزبەکەەوە لاچووە هاتۆتە ناو حکومەتەوە چێ دەسەڵاتدار بێ حکومەتەکە بەکارهێنێ بۆ لێدانی مقابلەکەی بۆ لێدانی بابلین ئەوانەی کە بە منافسی خۆین و بە نەیاری خۆیان نەزانن بۆیە کە تۆ باوەڕت بە دیموکراتێتی ڕاستەقینە نەبوو ناتوانانی یعنی هەتا سەر نابێت دائیمەن لایەکانی تر گلەیانە بێت لە ئەوەی کە دەسەڵاتی یەکەمی لەلایە